ئەنجومەنی پارێزگاکان لە ساڵی 2005ەوە دامەزراون و دەستیان بەکار کردووە تا ئێستاش بەردەوامن. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت ئەگەر بودجە و بڕیاری پرۆژەکان و دەسەڵاتیان زیاد بکرێت، ئەوە ئەنجومەنی پارێزگاکان دەبنە بەشێکی گەورە و گرنگ بۆ چارەسەری گرفتەکانی هاوڵاتیان و لە هەمان کاتدا پشتیوانی حکوومەتی هەرێمیش دەبن تا باشتر کارەکانی خزمەتکردنی خەڵک بەڕێوە بچێت. ئەگەر بودجە بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان و بڕیاری پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگاوە بێ، دڵنیام بە ڕێژەیەکی یەکجار زۆر گلەی و گازندەی هاوڵاتیان لە ڕووی پرۆژەکانەوە کەمە بێتەوە، چونکە نوێنەری ئەنجومەنی پارێزگا لە زۆربەی ناوچەکان هەیە و درکیان بە هەموو کەم و کوڕەکان کردووە بەردەوام لە ناو هاوڵاتیانن. بۆیە پێم وایە بین بە بەشێکی گەورە لە چارەسەری گرفتەکانی هاوڵاتیان، ئەبین بە بەشێکی گەورە بۆ خزمەتی هاوڵاتیان لە ڕێگەی پرۆژە و خزمەت گوزاریەکانەوە و ئەبین بە بەشێکی گرنگ بۆ هاوکار و پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی گلەی و گازندەکانی هاوڵاتیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیش. بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە، دەبوو ئەنجومەنی قەزا و ناحیەکانیش دابمەزرایە و هەروەها هەر بەپێی ئەو یاسایە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکانی دەستنیشان کردووە. بۆ سکرتێری ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاماژە بەوە دەکات کە بێبودجە کراون و دەسەڵاتەکانیان وەک خۆی پێنەدراوە لەلایەن حکوومەتەوە، بۆیە دەسەڵاتی چاودێری زیاتر هیچی تریان بۆ نەماوەتەوە. دەشڵێت سەرباری ئەوانش ئەنجومەنی پارێزگای سلێمانی چالاکترینی ئەنجومەنەکانە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەگەر بۆ جەنابەت باسکەم بۆی کە سیستیەک لەوانین لە کارەکانی ئەنجومەنەکانە هەمویان هەبێ، ئێمە توانین ینی خۆشبەختانە بڵێین کە ئەنجومەنی پارێزگای سلێمانیێکە لە چالاکترین ئەنجومەنی پارێزگاکان، بەڵام بێگومان بەهۆی ئەم بارودۆخ و کێشەی کە هەیە و ئەم خێرانە دارایی کە هەیە و نەبوونی بودجە لە بەردەستی ئەنجومەنی پارێزگاکانە کە لە خولەکانی پێشوا بە سەدان ملیار پاری لە بەردەسا بووە، بێگومان ئەمە چالاکتریەکە. بەڵام ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە تەنها ئێستا بەس چاودێری بماوەتەوە هیچ بودجێکی لە بەردەستانیە بۆ پرۆژەکان، بێگومان ئەمە کاریگەری سەلبی هەیە لەسەرەوەی کە بتوانێت بە چالای کارەکانی خۆی بکە. ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لە دووەم خولی کاردان، کورسیە و ئەنجومەنانەش بە پێی ڕێژەی دانیشتوانی پارێزگاکە دیاری کراوە. سلێمانی 32 کورسی و هەولێر 30 کورسی و دهۆکیش 28 کورسی بۆ سەرۆک و ئەندامانی ئەنجومەن کار دەکەن و بڕیاردان لەسەر پرۆژەیەک بە زۆرینەی ڕەها بڕیاری لەسەر دەدرێت. ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لە 24 شەشی 2019 کۆتایی بەکارەکانی هات. ئەنجومەنەکان نزیکەی ساڵێک لە فەراخی یاساییدا بوون تا لە مانگی 7 2019 پەرلەمانی هەرێمی کوردستان ماوەی کاریانی درێژ کردەوە تا کاتی هەڵبژاردننی داهاتووی هەرێم. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.